ئەوەی ئێمەی کورد زۆر حەزمان لە خواردنە ئەمە ژوای کردو لە نێو بازارەکاندا کەمتر لە 100 مەتر جێشخانەیەک ببینیت بەڵام ئەمە سوودێکی دیکەشی هەیە ئەوش ئەوەیە توانیویەتی هەلێکی کاری زۆر بۆ گەنجانمان بڕەخسێنێت کارکردن لە نێو چێشخانەکان چۆنە و چۆن دەتوانین دەست پێ بکەین لە بەرنامەی CV لە شوارە جوانەکەی دهۆکەوە لەگەڵمانداون. چۆنی ئەیمەن باشی؟ باشم سوپاس بەستێ باش بێ. دەبان ئەیمەن کوڕێکی گەنجە ماوەی 2 ساڵە بێوازی لە کارکردن هێناوە خوێندنیشی تەواو نەکردو بەداخەوە جا ئەمڕۆ بەشداری بەرنامەی CV کردو و پێخۆشەکە کارێک بدۆزێتن جا حەزەکەم ئەیمەن تۆزێک باسی خۆتم بۆ بکە زام تەمەنت چەندە هەر خەڵکی دووهۆکیت ئیشی چیت کردووە پێشتر گەلای سوپاس ئەس مۆلی 2004م ئەنوکە ئەس بمە 19 ساڵ من بەرینکەل شولێ خەستەیەگیری محەلەکێت ئەهلی شولێ پاقشکردنێ منی کردی بەسەبەت 2 ساڵە منە هێلاک کەسی بەتاڵم 2 ساڵە ئیش نەکردووە باشە ئەی قوتابخانە منە هێلای بۆ پۆلە 11 ساڵە دوێ وەساقت بۆم من هێلا دەستخۆش باشە گەر واز لە قوتابخانە نێنە باشتر نەبوو ئەو 2 ساڵە بۆچی نوچیتەوە بۆ قوتابخانە خودێ ئەنەشم خلاصکەم هەندی من محاولای کردن ئەنەشم ناتوان باشە لە دووهۆکە خەڵکی گەنجەکانمان زیاتر خەریکی چی ئیشێکن کرێکاری بەر نەبوونە شوولی هەمی نۆدەنە شوولی خەڵکی لێ نۆگەرە هەندێک خیرە نۆکەن هیچ بەرەندێ جا ئەیمەن پێش بەرنامەش پرسیارم لێ کردو CV شینی ئەرێ وەڵام ئێستا چی بکەین بە کەیفی خۆت ئەیت نابێت تو CV نیە ئێمە چۆن ئیشە بۆ بدۆزینە بەبێ CV ئەبێ ناوەڵە نابێ خۆ زیاتر حەز لە چی ئیشێکە ئەیمەن والله هل بري از ايتكم از حجم شوله بارست دادم شوله خستخانات کم بس با گل حزل سر بارست دایم بو او چون حزل ویشه بو برین که من صد کرای دی ترنج واکی ویدیو دوانا شوله که پاکشه مهنه بس تو زانی بارستای که کلو ایشانه کە ئەبێت باگراوندێکی زانیاری زۆرت هەبێت دەربارەی هەموو جۆرەکانی قاوە دەربارەی هەموو جۆرەکانی خواردنەوە لە تامکردنا زۆر زیرەک بی هیچ ئەو ماوەی 2 ساڵەکە مادەم حەزت لەو ئیشێ هیچ خۆت ڕاهێناوە بچی بگەڕێی پرسیار بکەی لە ئەنتەرنێت لە خەڵک بڵێ ئیشی بارستایی چۆنە گەلای تۆزێک بۆ باسکە من خوفێ گەلە قەهوە کردی لە ماڵەوە بەخۆنێ تازیت گەرم شولەم بەزانم ئێستا تەمێکی و قاوێم بۆ بکە باسێکی و قاوێم بۆ بکە بزانم چۆنە ئەبە بینە ئەسپرێسۆ ئەبە سینگل ئەسپرێسوە باشە دەبل ئەسپرێسو ژماوایی ئەبە سینگلە ئەبە قەهوە کۆ تایبەتە یا دنکە کەنە عەساڕێ طاعونێ و دەهیر بیت کەنە بەرجیهازی و بیدە کافاینی چەنە کافاینی وڵان کافاینی زۆرە کەمە چەنە کافاینەوەی قایدە نەگەلەکە و نەگەلەی کێمەش باشە ئەیمەن تۆزێک باسی ژیانی خۆتم بۆ بکە لە نێو دووهۆکە ئەم 2 ساڵە پلانی ئیش چی داناوە سیڤیت بردۆ بۆ شوێنەکان گەڕای بە دوای ئیشە چۆنی بووە من CV هەبوو بەس نەبوو CV ڤیشۆلی من گەلە عەردەیە بری بەس پاشتا نەبوارە قسمەت ئەو کارەکەی چی بوو؟ والله ئەو دیف خۆدا نمیێنێت کار دەوێت مرۆڤی دەدەشۆلی ئەوشی حتا ویت تەلەفۆنە مرۆڤی بکردن هەیەکە من گەلە عەردە لێگەریایی بەس نەبووە بەس تەلەفۆنیان بۆ نەکردی؟ نا والله نەکردی بۆ چەند شوێنە بردووە تا ئێستا سیڤیەکەت؟ گەلێک بەنزیکی نزیکی 15-20 چەند منێت برین جێت ئەهلی حکومی هەم ئەگەر خوێندنەکەت تەواو کردا حەزت کرد لە چ بوارێکە ئیش بکەیت؟ چ بوارێک دام ئەنتە زیاری دازیاری گەلێک حەزم لێ ئەی بۆ شتێکی تر نەکەین با ئەمڕۆ ئیش نەدۆزینە واز لە ئیش بێنین چیتۆ بۆ خوێندن پێ خۆت بۆ کاری چی واز لە خوێندنێنە بۆچی ناتوێت بچیتەوە خوێندن دێ ئەمە ئەگەر شتێکە زاقە منێ لێ شکستی باشە ئەگەر ئەمڕۆ ئێمە ئیشێکە بۆ بدۆزینەوە و لە ئیشی خۆتدا بمەزرەی با بڵێن زیاتر کاتی هاوین و پشۆکان خەریکی ئیشەکەت بی
تۆ بەڵێنەی ئەمڕۆکەیتە پشتەوە قوتابخانە و دوای چەند ساڵێکی ترکە من بێمەوە بتبینم لە بەشتێدا زیاری بۆ هەرکیان ڕاستی هەموو تەمامی دەستش خواندنێ بەردن بۆ بەڵام دەرفەتێکی تر بە خۆت ببەخشی نیسا بۆ هەر نایکە ئیش نییە کاتە ئیش نییە ئەمڕۆژ ئیش نییە ئیش نییە بێت ماڵاوی نابێ وعدمان بیتێ کە بچیتەوە خوێندنەکەت بچیتەوە خوێندنەکەت و بچیتە ئەو بەشەی کە خۆت حەزە لێیەتی و خوێنی پێوابینی هیفیا خۆتێن ئەی من جگە لە دروستکردنی قاوە و زانیاری لەسەر خواردنەکان لە خواردن دروستکردن ناتوانانی باشە ماڵ چی هەندێک زانی دروستکەی ئەما خواردنێت کرد داوەریە بەسیت وەکو شفتە یاپراخ وڵا حەزم لە یاپراخ نییە هێلکە ڕۆ نەزانی ئەگەر بچیتە چێشتخانەیەک بۆ نمونە لە بواری خواردنە لەوایە تا چەند شارزای حەز لە بوارە هەیە والله حتى انه كان هزرت انت دنيا چونكو عند حاصل سرنينا حەز لە دروستکردنی خواردن نییە نعم بەس زیاتر حەز لە بابەتی قاو و خواردنەوە بەڵام هەندێک شت هەیە جاری وایە دەرفەتەکان لەو بەشیانە کە تۆ حەز لێیت چۆن بیرەکەیتەوە لەم بارەیەوە والله بيت او تشتيت البيت وتجارك حوالي بوداي تو بجي هي هيك تنافي بيجا او هيك تناجي هشتي او تشتكي ديا او نرس قيتا نقص ما ديتا ئەوەش ڕاستە بەڵام زۆر جار هەنگاوی یەکەم لە هەموو شتێک گرنگترە بۆ نمونە تۆ ئێستا دێیت حەزت لە ئیشی بارستایە بەڵام لەو ئیشە پێیسی بەلوانێ بە ئەزمونێکی زیاتر بێ لە شوێنێکی کە داتەنێن وەکو کاپتنێک وەکو کەسێک کە لە ڕسێپشنایە دوای وردە وردە خۆ دەسەڵمێنی وەچیتەوە قۆناغا بله وكي تسبيق تبي تخوب شيء بعلميني ديفتا تبي تبي دفع إيكي هوستايك بيتن هوستاي بارستا بيت أو دي بتر تفعيل كده تشتي قياس أفشوله همي تبي قياس بيت أي كلام بقياس تنو بياتش تشت باش شتێکی تر بارستان بینی وە شتەکان هەڵەیەن و ئەوازانی با پیچه قد زانم تۆزێک باش ئەسپرسۆکە و خۆ شوێنێک هەیە کە پێشنیاری کردووە ئەڵێن کەسی فرێشمانەوێت کەسێکمانەوێت کە خۆمان پەروەردە بکەین خۆشبەختانە ئەو شوێنانی کە چێشخانن زیاتر هەوڵ ئەیان خۆیان ئەو کەسە لە سەرەتاوە بنیاد بنێن چونکە سیستەم و ستایل و یاسای کافەیەک لەگەڵ چێشخانێک لەگەڵ شوێنێک بۆ شوێنێکی تر زۆر گەلێک فارقە بەڵێ اینجا بزانینی ترەوەش کۆتۆتەوە سەرتەوە ئەگەر تۆ ئەو 2 ساڵە هەموو شتێکت کۆ کرد بێتەوە زانیاریت کۆ کرد بێتەوە لەسەر جۆرە جیاوازەکانی خواردنەوە ئەوانە ئەکید ئیشکردن بۆ تۆ ئاسانتر چکە دوجار ئەو کۆتۆ سەر توانای خۆت خاوەنکاریش پێویستی بۆ یەکە کەسێک دێت بۆ ئەوێ لایەنی کەم شتێکی سەرەتایی بزانە دەربارەی ئەو کارم بەڵێ من گەلێک سۆم ڕۆهێنانێت گیری درسی دەرکاتین من پرسیارە گیری پرسیارە من درسە دەرکاتی ئەوم زۆر بەڵە ئێستا ئەمڕۆ پێشبینی چییە لەم بەرنمەیە پێشبینیەک چیەکەیت ئەمڕۆ لەم بەرنامە ئەس پێشبیان دێم و دەست بشولەی کەم شولەکەنی و خۆش بسەلمێنی خۆ بسەلمێنە خەرگێک بزانێت تا شولێکی کەم و کاش زانم ئەس تەمام دەست خۆش سپرسەکە و خۆ با دواتر بڕێ ئەیمەنگیان ئەمە کاک زەیدە ئەو لێرە سەرپەرشتیاری ئێرەیە و ئاگاداری لە هەموو بەشەکان و لە بەشی ئیدارەش ئیشەکات ئەمڕۆ هیوادارم توانین لێکێک لە بەشەکان شوێنێک بۆ تۆ دۆزینەوە دوای بەرنامە لێرە بەجێ تێڵم لێرە بەجێ تێڵم ئیشی خۆ بکە باشە ئینشاءڵڵا کاک زەید ئەگەر خۆتمان بۆ بناسێنی و باسێکی چێشخانەکەمان بۆ بکەیت چەند بەشی هەیە ئەتوانین چۆن هاوکاری کاک ئەیمەن بکەین بله از زەیدم سەرپەرشتیاری خواردنگاه و شیرینایی سید و همیه ما 4-5 بەشێک سەرەکی هەنات وێرەوە ئەوجی بەشی شیرینیەیە هەمی جۆرێن خوبە و بەش باریستایە و بەش خزمەتکردنیە و بەشێ لێ نانگە هەیە کاک ئەیمەن حەزی لە بارێستایە لەوێ وڵا باریستا توزە کێم هەیە بەس بۆ لێ نانگە هەیە پێدوین بەشی چێشخانە ڕاستی چه بەکگراوند بوێنینن بس هەکەی کۆیندە چۆشین هەوری کاریۆ میگەن صنایع اگر تاچو باگراند نبن دتابانی بردست هستاین شارازایت مایت بواری و اول و چند ساله دتابانی بردست و انشالله دیزیتر فعل بیش یدیده. کاک زەید ئەو کەسانی کە دێن بۆ ئێرە گەنجەکانمان
مەرجە لەسەر سیڤەکانیان ئەزمموی پێشتریان هەبێت نەهم گرنگ نییە بۆچی؟ چونکو سیڤەکە نەلازمە یعنی هەندێکە بەشێ ئایتی خلاص کردە هەندێکە بەشێ محاسبە خلاص کردە بژم مە باریستەوە زەحمەتە یعنی ئەبێت پێشتر شتێکی لێ بزانن کاک ئەیمن 2 ساڵە بێت ئیشی نییە بەڵام زۆر سێرچی کردووە باگراوندێکی بۆ خۆی دروست کردووە ئەمە سوودی ئەبێ بۆی لە کیرە لە کیرە دروست کردە چۆن دروست کردووە پڕێکا سوشل میدیایە و ئەلێگەڕیانێ و پرسکریە سەگەینێ تەجروبە خۆڵوێرەژی بکە ئینشاءڵڵا ئەگەر تو سەرکەتی مەجالێک دەدەین باش کاک زەید چەند کەس لەم چێشتخانەی ئیشەکات وازیە بە نزیکی 100 کەسدا 100 کەس با تێستێکی کاک ئەیمن بکەین بەس ئەمەوێ هاوکاریشی بکەین لەگەڵەوەی تەنها تێست نەبێ بەڵکو فێریشی بکەین کە ئیشەکە چۆنە بێت لەکوێوە دەست پێ بکەین دەستپێکیژی گوتەوە پێوی کارمەندێکینە بەشێ لێنۆنگە هەیە تاقی بکەینەوە لێەوە با تاقی بکەینەوە کاتێک کە باسی کاری بارێستا دەکرێت ئەو کەسێک کە حەزی لەم بوارەیە پێویستە پێشەکی پێش هاتنی ئەم کارەوە هەندێک شت بزانە بارێستا خۆی لە بنەڕەتدا وشەیەکی ئیتالیا پێشی دەوترێت باڕمان لای خۆمان زیاتر وای پێدەوترێت دەبێت زانیاری تەواوی هەبێت دەرباری هەموو ئەو خواردنەوانەی کە لە نێو ڕێستۆرانت و لە نێو کافەکاندا پێشکەش دەکرێت بۆی دەربارەی هەموو وردەکارەکان شارەزای هەبێت کاتی چنێکی دەوێت پلەی گەرمەکەی چۆن بێت چنێک ئاوی دەوێت ئەمە هەمووی لەسەر خواستی و کڕیارانە ئەگەر کەسێک زۆر شارەزایی نەبێت دەربارەی ئەوەی کە جۆرەکانی خواردنەوە چین ئەو ناتوانێت لەم بوارشدا خۆی پێش بکات یەکێکی دیکە لەو خاڵانەی کە زۆر گرنگاویژەوەیە پاک و خاوێنی ئامێرەکان هەمووی لە ئەستۆی و کەسەدایە کە بارێستایە دەبێت ئاگەی لە هەمویان بێت هەروەها ئاگەی لە بڕواری بەسەرچوونی سەرجەم خواردنەوەکان بێت ئەو بێ لەو هەموو وردەکاری دەربارەی هەموو ئەو بڕانەی کە وزەی جیاوازی تێدایە چنێک کافایانی تێدایە چنێک ڕەنگەکەی تۆخە چۆن چۆنی تامەکان چین جیاوازی ئەمانە هەمووی بکەکە هەمووی پێویستیان بەوەیە باگراوندێکی پڕ لە زانیاری بۆ ئەم بوارە هەڵبژێری پێش ئەوەی کە داوا بکەی کە ببیت بە بارێسا یا خۆت ببی بە باڕمان. کاگەیمان هیلاک بووی تۆزێک باشە لە بەیانیەوە ترینینی پێکەی لەم بەش بۆ ئەو بەش ئەمە تاقیێکاتەوە جا کاک سەڵاح بەڕێوبەری ئەم چێشتخانەیە دوجار قەرار لە لای ئەوە تاوەکو بزانین تۆ وەرەگرێت بگومان ئەویش فیدباکی لە هاوڕێیان وەرگرتووە هەرێکە و باسی کردووە کە ئەیمن تا چەندێک باشە کاک سەڵاح چۆنی بەخێر سەرچاوە لەو سەهلە ئەوەی کە بیرەکەیتەوە دەربارەی ئەیمن چۆنەی بینی گەنجێکە 2 ساڵە کاری نییە حەزی لە کاری بارێستایە تێستی کردووە لە بەشی بارێستا لە بەشی مەطباخ چۆن ئەیبینی؟ وڵا هەر کەسێک بێت ئەیمن بیەکی دیکە بی ئێمە وەردەگرین ئینشاءڵڵا بیدایەت یعنی خاتریان ناشکێنین یەکەم جار هەر کەسێک داوای ئیش بکە ئێمە دەڵێن وەرە چکۆ نازانی ئەو کابرا چی لە پشتە چی دەزانی چی نازانی ئیلا تێستێک بکەتن لەو تێستانە دەربچیتن اینجا ئەخلاقی باشبی ئیش کردبی یعنی هەندێک خیبرەی هەبی پێشتر باشە هەندێک مەجالیش دەدەینێ لەوانەیە لێرە ئێمەش خبرایەکمان هەیە ئێمەش پێشانی دەدەین یعنی مەجال دەدەینە هەر کەسێک بێتن زیاتر فێرکردنیشە وەک لەوەی طبعاً ئێمەش بۆ خۆمان هیچمان نەدەزانی لە خەڵک فێر بووین و وەستامان ئینا و لە وەستا فێر بووین و زیادمان کرد و ئەوە هەموو معرض و دنیا دەچین ینی هەر کەسێک بۆ خۆی لە شوێنێک فێر دەبی کەس نەهاتووە بۆ خۆی شارەزابی
پێکمان کاک ساڵح تا چەندێک گرنگە جوان بن لە کچ و کوڕۆ کەسانی کە وەرەگرن ئێوە وەکو خاوەن شوێنێک تا چەندێک گرنگێن بۆی کە ئەو کەسە فەیسێکی جوانی هەبێ والله طبعا جواني رب العالمينش حەزی لە جوانیە خاستان ئەگەر شوێنەکە مەکشوفیش بیت لە پێش چاوی خەڵک بی جوان بی شوێنەکە ئەوە لە پشت ئەوەیش دەکە بەرزیش بی دەم و ڕۆی خۆش بی ئەگەر وانە بێ مەش وەرناگرین بەڕاستی بس هەمانش يعني شوێنەکەی ئەوەیە جوانیش نەبی خۆ رب العالمین هەر کەسێک درستی کردووە لای خۆی جوانە بێگومانە هەموو کەس جوانە کاک ساڵح ئایا مەرجە ئەو کەسەی کە بەشێک تاواکە و نەزان کۆ تاواکە بەشێک تاواکە هەر ئەبێ لە نێو ئەو بەشی خۆیان کار بکە نا شەرت نییە شەرت نییە ئەو دەوڵەمەندانە هەمووی دەبینی هەر لە بابەتی خۆی ئیش ناکە من لێک لەوانم من لە مهندس میکانیکم بەس کاتی تەخەڕج بووم هیچ هەندەسە و بابەتی من و اختصاصی من لە کوردستان نەبوو ئەی چۆن بڕیاریا بێتە والله بڕیار هەروە کابراک هات گوتی ئەو ئیشا و ئیشا و خێری زۆرە و ئاوایە مش تێستم کرد و بەردەوا بووم تا ئێستا بە شوێنی بچووک دەست پێ کرد باڵێ 16 متر بوو معمل و معرض ئێستا 7000 مترە بەڕاست شتێکی زۆر جوانە ئامۆژگاریت چیە بۆ گەنجەکانمان ئەوانەی کە بۆ جۆرە ئاانەوە دەست پێ بکەن بۆ من لەوانەیە کاگەی من لە ئێستاە هەموو ئامانجێکەوەی بەس ئیشەکەی دەست بکەوێت چۆن بتوانێت ئەو ئیشەی کە دەستی ئەەکەوێت پەری پێ بدات سبەی نەبێ بە خاوەن کاری خۆی بەڵێ وەڵا لەوە شەرتە هەر کەسێکیش کە دەیەوێت سەرکەوی لازم بە قادریمە یەکەم ینی یەکەم دەرەج دەستێک سەر دەکەویت کەس بە یەک خەتوە سەر ناکەوی لازم سەبرێ بکێشیت تەحملێ بکێشیت و ئەوها هەستکات بەیانی ساحبەکەی پێویستی دەبی و مەجبوریش دەبی و حسەیشی بداتێ هەمان بۆ لێرە کرێکار بۆ قاپی دەشوش دوای حسەشمدایە بۆ ساحب و هەموو شتێک ئەنی تۆ ئەو خۆت ئامادەیەوە تیاگە کاک ئەی من دوای 4-5 ساڵی تر بڵێ ئەمەوێ خۆم بخۆم چێشخانێک دروست بکەمەوە پێویستم بە یارمەتی ئێوێ والله ئەوە زۆرمانە نمونەی ئێرە یعنی کابراک بە کەڵکی خۆی بێ منیش یارمەتی دەدام و هیچ لە منافسەش ناترسم کاک ساڵح لە بەرنامەی سیڤیەوە ئەمەوێ چاڵەنجێک بکەین پێکەوە ماڵێ لە چەند بوارێکی تری ناو چێشخانەکەت وەکو بەشی مەتبەخ بڵێ بەشی ناو ساڵە بڵێ ئەوانە ئۆفرێکمان بەرێک کە ئێمە لە بەرنامەی سیڤیەوە چکە خەڵک سیڤی بۆ ئێمانێرێت لە شارە جوانەکەی دوهۆکۆ ئۆفرێکمان بەرێت چەند کەسی تر ئەتوانین ئێمە بۆت بنێرین و هەم ترینین ئەنی هەم فێریان بکەن هەمیش وەریان بگرن وەکو دەرفەتێکیان بنێ وڵایەوە نەفەری باش بۆ من بینن لە هەر بەشێک من یەک وەردەگرم لە هەر بەشێک ئێستا چەند 5-6 بەشم هەیە ئەگەر نەفەری باش بێنن وەردەگرم ئێمە لە بەرنامەی سیڤیەوە 6 کەس ئەنێرین بۆ لای ئێوە ئینشاءڵڵا بڵا سەر چاو کاک ساڵح ئێستا کە کاک ئەیمەنەگەر بێوێ دەست بکا بەکارکردن چۆن ڕێکاری ئەواگرێتە بەر چونکە خۆ زانی چێشخانە شوێنێکی زۆر 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 حساسە پێویستە لایەنی تەندروستی زۆر جێبەجێ بکرێ چۆن بتوانێت دەست بکا بۆ پرۆسەیە بەڵێ ئێمە وەکو ئەم پرۆژەی وەبەرهێنانی سەید و هەر کەسێک بێت لازم یەکەم جار کە لە هەموو شتەکان دەرچۆ وەرمانگرت یەکەم جار بچتە ئەوەی ساخلەمی دروست دەرچوو حکوومەت قبولی کرد ئێمەش قبولی دەکەین چکو ئەگەر تەندروست نەبی ئیشەکەی ئێمە وەرناگرین ئێمە تا ئجراعات و عیلاجی خۆی وەردەگری اینجا ئێمەش وەردەگرین ئێمەش ئەلحەمدولیلا هیچ کێشەمان لەگەڵ دەوائری حکوومەت هەموو شتێک دەدەین دەست خۆش کاک ساڵح زۆر سپاس دەکەین دووبارە بەخێر بێن سەرکەوتوو بن سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری بەرنامەی سیڤی بوون هەرچەندە یەکەم هەنگاو کەمێک سەختە بەڵام ئەو مانای ئەوە نییە کە چاومان تەنها لەسەر یەکەم هەنگاو بین ئینسان پێویستە بە تەماح نەبێت بەڵام هەمیشە چاوی لە دوای ئەوە بێت کە زیاتر و زیاتر پێش بکەوێت و بچێتە پێگەیەکی باشتر لەوەی کە هەیە دەست پێ بکەن و هیوادارم ئێوەش هەمیشە سەرکەوتوو بن و سوتان لە بەرنامەکەمان بینی بێت تا بەرنامێکی دیکە بەخواتان دەست پێ